بەتاکید ئەمە ئەو ڕووداوە خوازراوانەی دەبن لە بازاڕێکی میلی وەکو لەنگە واردە لە هەموو ساڵانی ڕابردوو لە دێر زمانیشەوە ئەو بابەتە بووە. ئێمەش لەو ڕووداوەی ئەو جارە بە گومانین ئەوانەی پێشتر هۆکارەکانی دیار بوو، بەڵام ئەوەی ئێستاکە لێژنەی لێکۆڵینەوە دروست بووە، لێکۆڵینەوە لە ڕووداوەکە لە چۆنێتی ڕووداوەکە و لە کامیرەکانیش زۆر شتی دروستەیە. دوای تەواوبوونی لێژنەی لێکۆڵینەوە و دەرەنجامی هەموو ئەو بابەتانە لە بۆ ڕای گشتی ڕادەگەیەندرێ. ئێمە لە نیگەرانیەکانی کاسبکارانی لەنگە تێدەگەین و ئێمەش وەکو ئەوان هەم نیگەرانین هەمیش لەوەی کە گومانمان هەیە بەتاکید هەرچ بابەتەکە بە هەر جۆرێک بیتن لە بۆ ڕای گشتی ڕادەگەیەندرێ، بەڵام دەم و دەست بە چاکردنەوەی شوێنەکە دەکرێتن. هەموو ئەو سەرنج و تێبینیانەی لەلایەن کاسبکارانی ئەو بازاڕەشەیە بەهەند هەڵدەگیرێ. ئێمە پێداچوونەوەیەکی گشتی دەکەین لە کۆمپانیای ئەمنی شوێنەکە و هەروەها لە ئەنجومەنی لەنگەکە لە هەموو ئەو تەجاوز و هۆکارانەی کە هەنە لەوێ کرانە بە دڵنیاییەوە ئێمە لە دوای پشوەکانی جەژن ئیزراعەتەکانی ڕێخستنی ئەو بازاڕە دەست پێ دەکەین. جارێک هیچ گومانێکی دیاریکراومان نییە، نە گروپێک ئامانجە تێدا و نە، بەڵام ڕووداوەکە پێویستی بە لێکۆڵینەوەی زیاترە. لە نەتیجەی لێکۆڵینەوەکە هەرچی دەرکەوت ئەوە لە بۆ ڕای گشتی ڕادەگەیەندرێ و زۆر سپاس.